سڵتە لەبێت بینەرانی کورسات نیز من هاوڕە تۆفیقم لەڵخێم شوی بەرنامی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر ئەو سیناریۆ جیاوازانەی کە چاوەڕوانەکرێت حکوومەتی نوێی عێراقی لەسەر پێکگەێنرێت دوای ئەوەی کە موقتەدا سەدر بە تەواوەتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لە پرۆسەی سیاسی هاتۆتە دەرەوە ئێستا مەیدانەکە بۆ چوارچێوەی هەمانجی و ئەو لایەنانەی دیکە کە ئەوان مەبەستیانە بهێنە ناو حکوومەتێکی تەوافقی گشتگیرەوە پێک بێنرێ. چوارچێوەی هەمانجی هەوڵەکانی چڕ کردوێتەوە بە ئاراستەی پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق و هەروەها بۆ مەبەستی سەرۆکایەتیکردنی یعنی ئەنجومەنی وەزیران چەند ناوێک تاوەکو ئێستا لەلایەن چوارچێوەی هەمانجی هەروەها لە مەشهەدە سیاسیەکەدا لە عێراق بەرجۆمانەکەوێت. یعنی زۆرێک لەوانە باز لە نووری مالیشیەکەن بۆ پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق، بەڵام ئەمەیان تا ڕادەیەک لەوە چێ لەلایەن زۆرێک لە هێز و لایەنەکانەوە مەقبول نەبێت. بەڵام هەندێ ناوی دیکە هەیە کە ئەوانیش بە هەمان شێوە ئاماژەن بۆی کە ببنە سەرۆک وەزیرانی داهاتووی نوێی عێراق، بەڵام لەلایەن چوارچێوەی هەمانجیەوە پشتگیری دەکرێن و ئەوان گەورەترین کوتلەی پەرلەمانی پێکێنن بە هاوبەشی پێکردنی لایەنەکانی دیکە سوننە کورد. سیناریۆکان زۆر جیاوازن و سەدر وەکو دەوترێت ینی هەندێک جار ینی مفاجەە لە سەدرەوە چاوەڕوان دەکرێت و پێشبینیەکرێت دوای گەڕانەوەی لە سعودیە لە دوای جەژنی قوربان وەکو دەوترێت پەیوەندی کردووە بە سەرکردەکانی هاوپەیمانێتی ڕزگاری نیشتیمانیەوە پێی ڕاگەیاندوون کە لە دوای گەڕانەوەی سوپرایزێ بێت، بەڵام تا ئێستا نازانێت سوپرایزەکەی موقتەدا سەدر چییە. ئاماژەکان بەچۆگەن کورد ئەوێت چۆن بەشدار بێت لە حکوومەتی داهاتووی عێراق سونەکان بە هەمان شێوە ئەوەی کە چوارچێوەی هەمانجی مەبەستێتی حکوومەتێکی خزمەتگوزارە یاخود نەخێر حکوومەتێکی بەهێزە بۆ بەڕێوەبردننی داهاتووی عێراق. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم تەورە بە میوانداری میوانە بەڕێزەکانم کاک عەتا عەبدوڵڵا دووسەر و چاودێری سیاسی کە لە سوێدۆ لەگەڵمە بەخێر بێ کاک عەتا سوپاس دەکەم، هەروەها کاک دیاراکری چاودێری سیاسی کە بۆ سوپاس و جەنابیشە لە ئاکرێ لەگەڵمانن. کاک عەتا سەرەتا لە جەنابتەوە دەست پێ بکەم، هەمووان نەزانی ینی عێراق بە دۆخێکی چاک بەستووە ڕاوەوەی کە هەیە ئەین چاوەڕوانەکرێت دەرگای گفتوگۆکان کراوەتەوە، بەڵام تاوەکو ئێستا ینی ئاماژەکان بەوە نین کە حکوومەتی نوێی عێراقی زوو پێک بێەوە کۆمەڵێک سیناریۆش باسەکرێن مانەوەی حکوومەتەکەی کازمی پێکهێنانی حکوومەتێکی ڕزگاری نیشتیمانی پێکهێنانی حکوومەتێکی خزمەتگوزار بەگشتی دۆخی عێراق لە ئێستادا چۆنە بین؟ بەڵێ زۆر سپاس سڵاو کاکە ئێوارەتان باش، سڵاو لە بینەرانمان لە کورسات نیوز. بەتەکید ئێمە ئەگەر بین باز لە قۆناغی ئێستای عێراق بکەین ناکرێ باز لە ڕابردوو تاریخی چەند ساڵی ڕابردوو نزیکی عێراق نەکەین. هەموو حکوومەتەکانی دوای ساڵی 2023 یەک لە دوای یەکی عێراق هیچی بە شێوە سروشتەکەی خۆی لەدایک نەبووەوە، ئەکرێ بڵین هەمووی ماوەیەکی زۆر بەژانی لەدایک بوونەوە ماوەتەوە تا هاتۆتە بوون. بۆیە ئەم جارە ڕەنگە قورستر بێ ئەرکەکەوە ئەم جارە جۆرێک لە دەست دەکار کێشانەوەی گشتی هاتەکایەوە کە لە پێشتر لە عێراق نەبوو نەمان بینیوە. ئەمە بەو مانایە نییە ئێمە بتوانین بڵین یان خەڵک وا چاوەڕوان بکە بڵێ سەدر بە تەواوەتی لە پرۆسی سیاسی لە عێراق شاوەتەوە و نامێنێ. ئەوەی کە هەیە چاودێران ئێستا بە زۆری وای ئەبینن کە ڕەنگە هەر ئیشەکەشی ئەوە بێ دوو هەدەف بە حسابی خۆی بپێچی، یەکەم کە ئەوەی کە ڕازگۆ بۆ لەگەڵ خەڵکەکەی خۆی لەگەڵ دەنگدەری خۆی ئەوەی پێی نەکرا کە بێتە دواوە، دووەمیش دیسان جارێکتر لە ڕێگەی جوڵی شەقامەوە ڕەنگە عێراق بکاتەوە بە عێراقێکی تری بەداخەوە ڕەنگە حاڵەتی نەخوازراویشی لێ بکەوێتەوە. ئەوەی کە ئێستا هەیە وەکو جەنابەت فەرموود لە پێشەکەی ئاماژەش پێدا ئێستا تۆپ لە گۆڕەپانی چوارچێوەی هەمانگیەوە بەیانی پەرلەمانی عێراق ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەبێتەوە بۆ پڕکردنەوەی شوێنی ئەو 73 پەرلەمانتاری کە سەربەڕەتی سەدر بوون و دەستیان لە کار کێشا دیارە ئەمە بەپێی بڕگەی 5 مادەی 49 دەستور باز لەوە ئەکا کە ئەبێ پەرلەمان ئەنجومەنی نوێنەران یاسایەک دەرکات بۆ پڕکردنەوەی شوێنی ئەو کەسانی کە دەست دەکارە کێشنەوە یان وەفا دەکەن یان ئیعفاکردن لە کاری پەرلەمانتاری، بەڵام ئەمە یاسای هەڵبژاردن بەخۆی چارەسەری ئەمەی کردووە و یاسا هەیە یاسای هەڵبژاردن معالەجەی ئەمەی کردووە بەپێی یاسای هەڵبژاردنەکانی عێراق هەموو ئەو کەسانی کە دەست دەکارە کێشنەوە یان شوێنەکانیان چۆڵە بێ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کەسێک لە بازنەکەی خۆی دۆڕاوی زۆرترین دەنگ لە دوای خۆی ئەچێتە شوێنی و بەمەش ئێمە هەمومانەزانی شوێنەکانی ڕوتی سەدر زیاتر یعنی ئەوانی کە هەبوون چوارچێوەی هەمانگی وەلایەنە شیعەکان ئیسفادەی لەکەن بازنەکان هەمووان ئەو بازانن کە کورد لەوێ منافیسی نەبووە سونەش کەمتر هەیبوو ئەم دەریشکەوت بەیانی وابزانم کورد و سونی هەرتیانە. یعنی کەواتە ئەم بابەتێک کە هەیە ئێستا لێرە چوارچێوەی هەماهەنگی
ئایا ئەتوانێ یعنی بەڕاستی بتوانێت جارێکی ترخۆ ئەمەی کە ئەیکا دانوستان تەسەور ئەکرێت دانوستان بە جۆرێک لە جۆرەکان لەگەڵ سید مقتەداشا بکاتەوە یعنی هەر هیچ نەبێت لەسەر چۆنیەتی پێکێنانی ئەم حکومەتە شێوازی پێکێنانی ئەم حکومەتە ڕەنگە پرسوڕای پێ بکە یان ڕێیان وەرگێ ئایا تا چەند ئەم حکومەتە هەر دروست ببێ یا هەر دروست نەبێ عراق بچێتە دۆخێکی ترەوە ئەمە گرنگە بۆی چوارچەوەی هەماهەنگی تا چەند لە دیبلۆماسیەتی خۆی لە گفتوگۆی خۆی لە ئەو لایەنانی کە بەتەمای حکومەتیان لەگەڵ پێک بێنێ سەرکەوتووە بێ لە قەنەعات پێکردنیان کە بێنە پێشەوە دیارە ئێمە بە خۆمان باش زانین ئەو هاوپەیمانێتی کە لە پێشە هەبوو سید سەدر پاشەکشەی کرد ئێستا دوو لایەنی تری هەیە کە لایەنێکیان کوردیە پارتی دیموکراتی کوردستان و لایەنەکەی تریش ئەوەی کە هاوپەیمانی سیادەیە سەروەریە بە سەرۆکایەتی محەممەد حەلبوسی تا چەند ئەتوانێت چونکە بەڕاستی پێکێنانی حکومەتێک بە تەنها لایەنێک یا چەند لایەنێک ناوی پەیمانەتێکە قورسە بەڕاستی چونکە ئێستا پارتی و سیادەش هەردووچیان ئۆپشنی دەست لە کارکێشانەوەیان لە بەردەمە ئەگەر ئەمە ببێ بۆ خۆی دیارە بخۆڵان زان دۆخی عراقەچێت هەمانجی پەیوەندی و گفتوگوی لەگەڵەوانی ساس بەتەکید دەستی پێکردووە ئاماژەکان ئەرێنی بوون بەڵێ دەستی پێکردووە من دڵنیام لەوەی کە سونەش و کوردیش بەو لایەنی کە باسمان کرد لەو هاوپەیمانەتی پێشوا بوون ڕەنگە پێیان خۆش بێ حکومەتێک دروست بکرێ بەڵام بە بەشداری ئەوانیش ئەمە ئەمێنێتەوە سەر چوارچەوەی هەماهەنگی وەکو باسمان کرد تا چەند سەرکەوتوو ئەبێ لەم دانوستانین لەگەڵ لایەنەکانێکە و چەند تەنازول لە هەندێک حەز و ویستی خۆی ئەکا بۆ لایەنەکانی تر بۆ ئەو لایەنانەی بەشدار ئەمە ڕەنگە بڵێم عێراق لە قۆناغێک بە قۆناغێک تر بگوازێتەوە و لە دۆخێکی زۆر نەخوازرا و بیپارێزێ کە ئەوەی کە هەمومان ئاواتی پێ ناخوازین ڕەنگە لە داهاتوو ئەوەی کە خەڵکێکی باز لە حربی ئەهلی ناوشی عاشەکە لە عێراق ئەوە ڕوونەدات بتوانێت بە سەرکەوتوی قۆناغەکە بەرێتە قۆناغێکی ترەوە اینجا ئەگەر حکومەتی جەناوت باس کرد حکومەت ڕزگاری نیشتیمانیە یا مانەوە لەسەر ئەو یەکڕایی لەسەر حکومەتی ئێستای کازمی بە جۆرێک کە عێراق زەرەری کەمتری تیا بکە و بتواندرێ بەرەو هەڵبژاردنێکی تر بچین ئەگەر هەڵبژاردننی پێشوەختەش بێ عێراق نەکەوێتە دۆخێکی نەخوازرایی خوێناویەوە دەست خۆش کاکاتاژێ دێم و خزمەت نابێت کاک دیاراکری چاودێری سیاسی کەلاکرێ لەگەڵ منە سڵاو دەوێت کاک دیار دووبارەوەکو کاکاتا ئەمەژەی پێەیە ینی بۆ نمونە ئێستا چوارچێوەی هەمانگی مکەلەفە بۆی کە گفتوگۆ بکە لەگەڵ لایەنە سیاسەکان دواوی کە ڕوتی سەدر بە تەواوەتی ینی پەرلەمانتارەکانیان پاشەکشە پێکرد و دەستیان لە کار کێشایە و بە هەمان شێوە لە پرۆسی سیاسی تا ڕادەیەک ئێستا دوور کەوتونەتەوە چوارچێوەی هەمانگی بە خۆڕاگری مایەوە لە بەرامبەر ئەو هەوڵانەی کە ڕوتی سەدرەیدا بۆ هەڵوەشانەوەیان بەڵام ئێستاوە تا چوارچێوەی هەمانگیە کە ڕاست پێراوە بۆی کە سەرۆکوەزیران دیاری بکە و گفتوگۆ بکە لەگەڵ لایەنەکانی دیکەی سونە و کورد بۆ پێکەنانی حکوومەت چوارچێوەی هەمانگی ئەتوانێ ئەو ڕێگە سەختە ببڕێەوە ئەو ئالانگاری قورسانی کە لە بەردەمیا هەیە ینی یەکلای بکاتەوە و حکوومەتێکی تەوافقی پێک بێنێ هەموو لایەنەکان تێدا بەشدار بن یاخود نەخێر قورسە ڕێگاگەی بەڵێ جۆ لێمە کاک دیار کاک دیار دەنگی منە بیستی ئەگەر دەنگمە بیستی بۆ پرسیارەکە بۆ دووارەکەم و کاک دیار بەڵێ وەڵا ئەگەم لە هیچ نەبوو باشە بەڵێ باش ئێستا دەنگمە بیستی بە تەواتی وایە زۆر باشە ئاماژەمان بۆ کرد لەگەڵ کاکاتا گفتوگۆمان کرد لە سەریانی پێکێنانی حکوومەتی نوێی عراق و سیناریۆ جیاوازانی کە هەیە ئەوەی کە ئێستا ینی لە واقعی حاڵی عراقدا دەگوزەرێ چوارچێوەی هەمانگی ڕاست پێراوە بۆی کە حکوومەتی نوێی عراقی پێک بێنێ بەڵام گفتوگۆکانیشی دەست پێ کردووە و ڕێگاکەشی سەختە پێ دوایە چوارچێوەی هەمانگی ئەتوانێ ینی لەگەڵ سونە و کورد حکوومەتێکی تەوافقی پێک بێنێ و ئەو ئالانگاری قورسانی کە لە بەردەمیاتی تێپەڕێنێ سەڵاو بەڕێز بوو جەنابێتە و بۆ میێوانên بەڕێز سپاس و بۆ بینەرên و کەناڵی کورسات نیوز داخوازە ڕێبورینێکە من هیچ ئەف گەنگە شانگو ئاگالێ نەبووە بۆ من نەتات نا برای بەڕێزی ئەبدیتنا من سەیدا پێشی ئەس بچمەت بابەتەکەیدا پێویستە یعنی هەندێک ڕوونکردنەبک بێتەکردن بۆ بابەت زیاتر بۆ بینەرە بێتە ڕوونکردنەبە ئەویش ئەبێ ئەو پرۆژێت و هاتینە بەحەزکردن و ئەو پرۆژێت و گەنگەشەکە دیر و درێ سەراتیەکردن چ پرۆژێ حکوومەت تەوافقی بیتن یان پرۆژێ حکوومەتەکە ئەکسیاری بیتن سەیدا ئەگەر ئەم بزڕینە سەرەتا ڕزگارکردنا عێراقی و سەرهەلدانە ئەبی پرۆژێ تەوافقی چەوا هەلدایە طبعا عێراق وڵاتێک بۆ خۆتزانن مەترسی بوو سەر دراوسێت خۆ مەترسی بوو سەر خەلکی خۆ مەترسی بوو سەر ئاساییشان نیشتیمانی البەر بێندێ بڕیار هاتە دان لای هاوپەیمانان و بەشێک لە هێزن سیاسی کە گۆڕەپانە
ئۆپۆزیسیۆنی دا حزۆر هەبوو توی سەردەمیدا چ حزبێت ئەلمانی بن یان حزبێت قەومی بن یان دینی بن یان تایفی بن ئەمە هەموو تێکرا بەشدار بوون پرۆسەی ئازادکردنە عێراقدا کە وڵاتێکی الوڵاتێکی مەترسی بکەنە وڵاتێکی ببیتە جێ استقرار دەبەرێ و ببیت ئەو مەترسی نەمینێت سەر وڵاتی دراوسێ و سەر خەلکی خۆ البەر هێندێ هاوپەیمانان فەرزانی کە سیستەمی ئیتارێکی دیموکراسیدا چونکە وڵاتی عێراقی وڵاتەکە ناکۆکی زۆر ناودە هەبووینە چ ناکۆکی دینی بن چێت مەذهبی بن چێت نەتەوەی بن و سەردەمێ حکومڕانیت ئەو هاتی نەکردن لە عێراقدا هەوڵە دناوبرنا ئێکودووادایی هەوڵدا کو هەویل ئێکودووەرگرنەوە هەوڵدای کو ئێکودول ناببن البەر هەندێ هاوپەیمانان و بەشێکی زوری حزبولانی سیاسی عێراقی فەرزانی کە چارچوبێ دیموکراتیەکە تەوافقیدا و چارچوبێ وێندەدا حکوومەتەکە تەوافقی لە عێراقی بێتە دروستکردن بوو قۆناغێکی دی هێدی متمانەت نابینە خەڵکی عێراقیدا دروست ببیتن حتى ديمقراطية القناغ كي بيشتا قناغ كاديكا جي داخيا حزب الله السياسي العراقي نشيان أبي فرصة استغلال بكان وكو قالك ولاة الشريدة دوراندين بنمون يابان بنمون ألمانيا هردو كاش اعترافش كاستيخوينا والسيستم السياسي خو قوري وبلف سيستمك السياسي نيتشون كشياب وخوش جزراني بولاتي توادا جي داخيا أب سيستم التوافق العراقي وكو بيويس نشيان أركي خو ببينيتن پشتی کو انتخابات 2021 و پروژه کی نیات سرهدان که پروژه اویا حکومت توافقی العراقی وقو پیوست نشیا ارکی خو جیب جیب کد یا پیوست اوام حکومت کا اکثری پیک بینن و حکومت اکثری چه اکثریان اجتماعی بید چه اکثریان سیاسی بید ارزیات بنات خوش کردن چون که اکثر حزب الله سیاسی العراقی همو چکیای همو هزا جماهیری هزا عسکری ممکن نیه مشروع دوه اب مشروع کو زیاتر یه ديمقراطي ترى منظوره وبديتنا و اب مشروع ببيت مشروع بديل العراقي البرفين دي ناچار بو تيار صدري كاود قال هاو بيمان خو كبيك ود قلت انقاذ وطن قال بارتي ديمقراطي كردستان وقال بشكل سنة أوانا همو محاولة كرن كو حكومتك أكثري بيبين بس القناغ خدا نشيان تيبارين النشان في حكومة الدروس كان النجوم هو كاركي وبكان يعني براوسستني لاني ديكيليا كوتو براسية يعني دركود أماجكان بو كهنديك لاين لبروسيس سياسي عراق خريب ودور خلانوا ببيانوي كنا بمان الحكومة يعني زوريني توافقين اجتماعية بجدار اگر برای خوب که سیده اصلا پروژه که پروژه بو بدیت نامن نوع انتقام طلبه کردنک تدا بو پروژه بو لانه روت صدر و که هول تدا لانك ناف بششی عدد تهمیش کتن و جه داخلش حتی ناف مش اگر تو برای خوب که سیده او حکومت بریش همه او حکومتانه که هاتین تشکیل کردن کیشه و مشاکل تدا زور بون بس اواکو ویجاره تدا زیاتر کیشه سرزق بون و دیار کردن اود ناف هر سی مکونت عراقی ده سریکی چه شیعه چه سنت چه کرد ناکوکی کفنت ناف خود ناف و ناکوک و مکونات بونو بونا مثلا ناکوکی دنا بینا اکتیون اجتماعی کردستان و پارتی دموکراتی کردستان دا ناف مکونی کردی دا درست بو و ناف مالا شیعیش نهر و تفزقی درست بو بديت نام داكو والله ما بسيارة جانب تقدم انه كان بشتي كودار كفنا روتي صدر البروسيس السياسي دا ودست بكي شباب تازق بورا بانكا بو تشارتشوفي همانجي كأود بنا أكثريات تنافع بدا وبديت نامنيش أو كوبونا وكوتيتا كرن صباي سعد يانزدا ومقترح كوبونا البرلمان عراقي بتكرن كوبونا استثنائية أتصور كم أبدي سرتاك بيتن بو هندي الفي داخس ندار كم في انسداد سياسي دار كبين أتصور كم ده أبا هولا كجدي بيتن بو هندي كو فرصة تبدأ إطار حكومتك توافق دروس كان العراقي ده زور باشه دست خوش كاغ ديار كاغ عطاني گرنگە لە ئێستادا عێراق سەرجەم لایەنە سیاسیەکانەوەی کە بە ئاراستەی گفتوگۆ و هەروە ئاراستەی دروستکردنی پەیوەندیشی دروست لەسەر ئەوەی کە حکوومەتێکی تەوافەقی لە پێنا و خزمەتکردنی خەڵکا پێک بێنن و بە دیاریکراویش بۆ تێپەڕاندنی ئەو دۆخە چەق بەست و بنبەستووی کە عێراق ماوەیەکی زۆرە لە دوای بەڕێوەچوونی پرۆسی هەڵبژاردنە پێدا تێپەڕەبێ بەڵام ینی زۆرێک لە چاودێرانی دۆخی عێراق وها دەڵێن ینی ئەوەی کە چوارچێوەی هەمانگی ژەدا هاتووە لەگەڵ هەرێک لە سونە و کورد ئەگەر حکوومەتێکی تەوافەقیش پێک بێنێ ینی ئاستەنگەکانی بەردەمی قورسن و هەروەها ئۆپۆسیۆنێکی قورسیش یعنی چاوەڕوانیەکە کە ئەوش ڕەوتی سەدرە پێ دوایە هەر حکوومەتێک
کە چوارچێوەی هەمانگی پێشی بێنێ بە تەوافق لەگەڵ کورد و سونەکان ئەتوانێت ئەو ڕێگا سەختیانی بەردەمی تێپەڕێنەوە ئەو ئۆپۆسیۆنە قورسی ئەگەر هەبێت بە تایبەتی کە ناوێنن سەدرەکان ینی هەماهنگ بێ لەگەڵیانە بەتەشید کاکەڕێ ئەگەر نەژڵین مستحیلە نزیک لە مستحیلە ینی بە حقیقت چونکە حکومەتێکی بەبێ ڕوتی سەدر و بەبێ مقتدا سەدر قورسە زۆر قورسە تۆ سیرکە ینی 1970 ئەندامی پەرلەمان نزیکەی نوێنەرایەتی دەنگدەری 1 ملیۆن شیعە بوون لە عێراقا 800,000 کەس یعنی نزیک لە ملیۆنێک کەس کەواتە ئەمە بەیانی بە جۆرێک لە خۆشمانەزان یانی وەکو جەناب لە پێشکە زۆر جوان ئاماژە پێدا بە قیادەی مفاجعات و سپرایز ناسراوە ینی بەیانی ئەگەر شەقام بجوڵێنێتوانێ و ملیێنێ خەڵک بێنێتەوە سەرجادە و لە شارەکانی بەغاو شارە جنوبیەکانی تری شیعەنشین بە تایبەتی ڕەنگە حکومەت بتوانێت لە هەندێک شوێن هەرپەک بخا تووشی شەلەلی بکە بۆیە حکومەتی مالیکیش لە پێشا تەجربەی هەیە لەگەڵ شیعە و لەگەڵ سونە و لەگەڵ کورد و ئەمانە وەکو جەنابەت فەرمود ڕەنگە خودی مالیکی ئێسار لە ئێستاوە جۆرێک لە مەقبولیەتی لەسەر نییە و ئایا ئەگەر حکومەتی عراق دروست دەبێتەوە دیبلۆماسیەتی لەگەڵ وڵاتانی دەوروبەر و بە تایبەتی وڵاتانی عەرەبی چی لێ دێتەوە ئەمانە بۆ خۆی هەمووی کۆمەڵی خوێندنەوەی پێویستە کە بۆی بکرێ بەڕاستی وەکو ئەرز دەکەم ئاسان نییە بەبێ سەدر و مقتدا سەدریش تەسەور ناکرێ ینی ئەوەی کە خەڵک لێ ئەڕوانێ دانانیشێ ینی وا ڕۆشتووە بەڵێ وا ڕۆیشتووە بە بەهێزی بێتەوە ینی بەجددی ئێوێ بە جۆرێک لە جۆرەکان فشارێکی وا بخاتە سەر حکومەت ئەگەر لە حکومەتیش نەبێ و تووشی هەڵبژاردنێکی تریان بکاتەوانێ و ئەم جارە بە بەهێزی تر بێتەوانێ چونکە بەخۆوان زانین حەوهەژ مانگ لەمە و پێش و هەژنۆ مانگە ئەو یەک دروشمی بەرز کردبووانێ لا شەرقیە لا غەربیە حکومە ئەغلبیە وەتەنیە تەنازولی لێ نەکرد ئەمە هیچ دانەبەزیلەوە یعنی تەنها وشەیەکیانی لا نەبرد بەڕاستی خۆشمان نزانین لا شەرقی و لا غەربیە مەبەستی چی بووە و پێشتریش لە ئەنگرانی بەڕاستی ئێرانیان تۆمەتبارە کرد بۆی کە گوشارە خەنە سەریان بۆی وانەکەن و ئێستا ئەمڕۆ ئەو لە تویتەکەی بە جۆرێکی تر ڕەنگە باسیەوەی کردی ئەڵێ گوشاری ئەوە نەبووە تەنها ئێمە ئەوە بووە کە ویستومانە خەڵکێکی ڕازگۆ بین و مصداقیەتمان هەبێت لەگەڵ دەنگدەری زۆر کەسی شەڵێن هەر لەسەر ئەو مصداقیەتەوە و ئەو ینی متمانەبوونی لە نێوان خۆی و دەنگدەرانی خەڵک گواڵن ینی چاودێرانی دۆخی سیاسی ئەڵێ ئەم جوڵەی مقتدا سەدر هەم بۆ ڕازیکردنی ئێرانەکان بووە هەم بۆ ئەوەی کە تا ڕادەیە خۆشی لە پرۆسەکە دوورکەوێتەوە بۆیە ئەو قورسایی کە لەسەر شانی بوو تا ڕادەیەکەم بێتەوە کاکڕیانی بەجددی ڕەنگە ئەگەر بڵین بەرگەی گوشاری نەگرت ئەمە شتێکی تر بێ بەڵام هەر کەسێکی تر بە لە باتی مقتدا سەدر نەبووە ئەمە بکە چونکە تۆ ئەگەر هەڵبژاردننی پێشوەختەش بکرێتەوانێ بۆ نمونە ئەو یعنی ئەکرێ بڵین چواریەک سەیەکی پەرلەمان تقریبانیان تۆزێک لە چواریەک ینی کەمتری هەموو پەرلەمانی عراقی بەدەستەوە بۆ بپی دەنگدەرەکان ئەگەر هەڵبژاردنیش بێنێتەوە ڕەنگ هەر ئەو دەنگدەرانی بۆ بێتەوە ئەو چی لەوە زیاتر بە دەنگ ئەهێنێتەوەوانی ئەین جارێکی تریش خۆ ئێمە ئەزانین ئەو حیزبانی کە ئەچنەوانی پرۆسی انتخابات لە عێراق هەر ئەمان هەر ئەمانە نوێنەرایەتیان لەگەڵ ئەمانە بکەیتەوانێ بۆ ئێوەکو جەنابەت فەرمودیانی پەراوێز خستنی خەڵکیش و لایەنێکی گرنگ وە لایەنی بەهێزی وڵاتەکە ینی لە کوردستان بێ لە عێراق بێ ئەوەش بۆ خۆی گرفتێکی سەرچیە بەڕاستی خۆ تۆ ناکرێنی ئەو ئەگەر باز لەو ئەکرێ حکومەتی تەوافقی تا ئەم ساڵانی کە ساڵی ڕابردوو کە دروست کراوە بڵین ئەم حکومەتی کە تا هەڵبژاردننی ئەم جارەش بووە حکومەتی تەوافقی بووە سەرکەوتو نەبووە یخۆ حکومەتی ئەغلبیەوە تەنێش کە خەڵکێک پەراوێزەخی ڕەنگە دیسانەوە سەرکەوتو نەبێ یعنی ڕاستە دیموکراسیەت ئەمەیە زۆری نابێ حکومەت پێک بێنێ بەڵام پەراوێز خستنیش لە عێراق بخۆی دۆخی عێراقەوە ناخوازێن بۆ خۆمان هەموو ئەزانین عێراق پێویستی بەوەیە هەر عێراقی تازە بە شێوەی تەوافقی بنیادراوەتەوە هەر لە نووسینەوەی دەستور و هەر لە تێپەڕاندنی کۆمەڵێک یاسا لە ئەنجومەن نوێنەران تا بەداخەوە ئەم 2 ساڵی ڕابردوو کە کۆمەڵێک یاسا لە دژی کورد و لە زۆری دژی بەرژەوەندی کورد بەڵێ تێپەڕی بەبێ کورد و ئەوە بەڵام هەمووی بۆ خۆی تەوافق زاڵ بووە بەسەر بەڕێوەبردننی عێراقا بخۆمانەزان یعنی ئەگەر بابەتی تەوافقی نەبێ سەرکۆمان ڕەنگە نەدرێتە کوردیان سەرۆگۆزیران هەموو کاتێک و هەموو جارێک لە کابینەکان نەدرێتەوە شیعە و سەرۆکی ئەنجومەن نوێنەرانیش نەدرێتەوە بە سونە بەڵام ئەمە بۆتە عورفێک و تەوافقی لەسەر کراوە پێشتر وەرەقەیەک هاتووە کە بەم شێوەیە عێراقی تازە بەڕێوە تۆ بێ ئەمە تێک بشکێنی پرەنسیپەش کاکاتەیانیەوە تا بۆ نمونە هەم عێراقیەکان پێشی ڕازین هەم بە دڵنیایی و ئێرانەکان و ئەمریکاش بەتەکید یعنی باڵانسێک ڕاگیراوە عێراق ئەگەر لە نیوەشی لە زەرەرەکەی لە نیوەشی بگەڕێتەوە باشترە خۆ ئەگەر سەدریژ ینی لەگەڵ ئەو لایەنانی کە هاوپەیمانی بوون و حکومەتێکی سەرکەوتویان دروست کردایە خەڵک دەستخۆشی لێ بکردنایە بەهەرحاڵ بەڵام لە تۆ لە سەرەتای دروست کردوانێ معارزەت بۆ دروست بێەوە بەشێکی زۆری شیعەکانی خۆت تەهمیش بکەی لە ناوەڕاستی عێراق لە ناوجەرگەی عێراق لە پایتەختی عێراق لە بەغدا و لە شارەکانی تر و لە لایەکی تریشەوە حیزبی تریش حیزبی خاوەن کورسی تریش پەراوێزەخرا بۆ خۆی ئەمەش ناڕزای لێ ئەکەوتەوە یعنی جارێکی تر خۆ حیزبانی تریش دەتوانن خەڵک بێن لەسەر جادا حیزبانی تریش ترسیەکەی ئەوەی
ئەوەیە ئەو حیزبانی دیکەی بەرامبەر سەدر و بەرامبەر ئەو هاوپەیمانێتی نیشتیمانی کە پێکات بوو ئەمانە من خاوەن چەکن و خاوەن هێزی چەکدارن بەڕاستی خاوەن ویلشای چەکدارین یعنی ئێمە مەترسیە گەورەکە ئەوە لە ئەمەیە بەتەئکید باسەکە لە ئەمەیە ئێستا باز لە کشانەوەی سەدر نییە ئەوەندەی کە باز لە چارەنووسی عراقا لە دوای کشانەوەی سەدر یعنی مشکلەکە ئەمەیە ئێمە بۆیە باسمان لەوەیە تۆب لە ساحی چوارچەوەی هەماهەنگیە و چۆن ئەتوانێت ئیدارەی جەلسات بە و ئیدارەی ئەم ئەزمەیە بە و چۆن ئەتوانێت جەزبی ئەو لایەنانە بکات بۆ خۆی و چۆن ڕازیان ئەکا و زۆرینە ڕازی بن بەو حکومەتی کە بڕیارە دروست بێ جان تا ئێستا سەرکەوتوو بوونەوەن لە چوارچەوەی هەماهەنگی یعنی گفتوگویەکی زۆر جددیان دەست پێ نەکردو لەگەڵ هەموو لایەنەکان ئەوەی کە هەیە ڕەنگە گفتوگۆ کراوە یعنی لەگەڵ هەموو لایەنەکانی دەرەوەی چوارچەوەی هەماهەنگیش بەڵام ئەو گفتوگۆ جددیە نییە کە چوو بێتنە جزئیاتەوانێ بەشی ئەو چەنە پشکی ئەو چەنە چۆن تۆ ڕازیەکری چۆن تۆ ڕازی ناکری ئەمانە هەمووی ڕەنگە بکەوێتە دوای جەژنەوە ئەمە جەژن فترێکی کەمی ماوە ئەمدە 15 ڕۆژە ڕەنگە هەمووی بکەوێتە دوای جەژنەوە لە دوای جەژن تەسەورەکەم چوارچەوەی هەماهەنگی ئەگەر دۆخەکە بە جۆرێکی تر نەگۆڕێت چونکە عێراقە یعنی جارێکی تر من لە بەرنمەیەک لە بیرم دێ باز لە هەڵبژاردن بوو ئەو کاتێک کە ئەیانوت کاکە هەڵبژاردن ئەکرێ ناکرێ من بۆ خۆمە ڕێک پێشبینی ئەوم کرد ئەم سید مقتەدا سەدرا وتمان لەوانەیە بەیانی مفاجئەیەک بکا بڵێ من بایکۆتی پرۆسی سیاسی یەکەم یەکسەر سعات نوێی بەیانی ئەو ڕۆژە لە مفاجئەکە ڕوویە یعنی کەواتە بەیانی ئێمە نازانین لە عێراق چی ڕوئەدا بەڕاستی بەڵام ئەوەی کە هەیە ئەگەر دۆخەکە وەک ئێستا بێەوە چوارچەوەی هەماهەنگی وەکو جارێکی تر ئێڵێم و تەکید لەواکەم بتوانێت سەرکەوتوانە ئیدارەی ئەو جەلساتانە بکە و ئەو دانوستانانی کە لەگەڵ لایەنەکان ئەیکا من پێم وایە یعنی ئێستا تەواو چوارچەوەی هەماهەنگی بۆ بە کوتلە گەورەکە و بۆتە خاوەن ماڵ خەڵک داوایشت لەوەکە ئەبێت تەنازول لە هەندێک لە حەزوو ئارزوی خۆی بکە بۆ لایەنەکانی تر بۆی هەر هیچ نەبێ بتوانێت ئەگەر حکومەتێکی ئینقازی وەتەنیش بێ دروستی بکات و بۆی عراق نەچێتە دۆخێکی نەخوازراوە دەستەکان خۆشە کاگە دیار مەسلەیەکی دیکە کە زۆر گرنگە ینی لەم پرۆسەیەدا کە ئەویش گفتوگۆی لەسەرەکرێ و زۆر جار باز دەکرێت مەسەلەی ناوهێنانی هەندێک کەسایەتیە بۆ سەرۆکایەتیکردنی حکوومەتی نوێی عراقی بەڕاستی شێک لەوانە نووری مالیشیە چکە بازەواکەن دەبێ حکوومەتی داهاتووی عراق کەسایەتیەک بێتە سەرۆکی و سەرۆگۆزیران کە خاوەن ئەزمون بێ و پیاوی بەهێز بێ و پاڵپشتیشی هەبێ و بتوانێت ڕوبەڕووی ئەو ئەزەماتە قورسانە بێتەوە کە بە دڵنیایەوە ینی ئەو حکوومەتی کە پێک دێ ینی بەدەر نابێت لەوەی کە ئەزمەیەکی گەورە ڕوبەڕوویەکەنەوە پێ دوایە ئەو ناوانەی کە لێرە و لەوێ دەهێنرێ نووری مالیکی مانەوەی مستەفا کازمی هەروەها پارێزگاری بەسڕە کە ئەمانە کۆمەڵێک ناون لێرە و لەوێ لە نێوان لە سیاسیەکاندا باز دەکرێت کامیان چانسی بەهێزیان هەیە بۆی کە پۆستی سەرۆکوەزیرانی نوێی عراقی وەربگرن لە داهاتووە بەڵێ طبعا پێشی ناوێ ڕئیس وزەرای بتەینان دەبێت بزانن چه فشارێک هەیە شارع عراقی شەقامی عراقی چه جۆرە حکوومەتێک ببێتن ئەبە گرنگە وەختێ تو وێ جۆرە حکوومەتی دیار بکەیت دێت تو زانی کە کی کەس کێلوی پۆستەیەت ئەڤروکە بۆی عراقی ئەمڕۆ هەندێک تەحەدایەتەن بەرامبەری وێ حکوومەتا تێتە دامەزراندن ئێکلوا تەحەدایەت هەرە مەزن کو بەرامبەری وێ حکوومەتێت بیتن ئەوە کوتێتە تەشکیلکردن نەبوونە یان کو کشانەوات تیاری سەدریە ڕەوتێ سەدر پرۆسا سیاسی ئەبە ئێکلوا هەرە تەهدیدێت مەزنە بەرامبەری وێ حکوومەتێ دوو ئەگەر ئەم بەرێ خوب کەینە ئەو فترە چووی و حکوومەتە عێراقی هاتی ساقتکردن و شەقامی چەندین خۆ پێشاندان هاتنەکردن و زیاتر لە 1000 کەس شەقامی عراقی بوونە قوربانی ئەبە مەترسیە دوێ کوت بێژنێت تەشرین ئەبەش دیسان هەرەکە دیکە فشارە کۆدێ چ جوورە حکوومەتێکێتە دروستکردن یان سێش ئەوە ئەو حکوومەتێت و هەر 2004 هەتان و کە نەشیایە عراقی بکەنە وڵاتێکێ خۆشگوزەران بۆ خەلکی خو نەشێنە خەدەماتە بۆ خەلکی خو ینی نزیکترین نزمترین تشت مەتەنە بە کارەبە بە ئاوە بە خەدەماتە نەشێنە بۆنە بوو خەلکی خو جێبەجێ بکەن ئەف هەرسێ تەحەدیەت هەرە مەزان ئەبەنە وەرێت کات و چارچوبێ هەماهەنگی بیرن هەندێ بکەتەبە کە کەسانێکی هەر بژێریتن ئەف کەسانە بشێتن ئەبا تەحەدیانە لێ تەجاوز ببیتن ئەوە پێخۆشە بدیتنا من هەنووکە وەکیات من متابع کردی چارچوبێ هەماهەنگیش ئەڤروکە ناوی هیچ کەسێکی ناینی چونکە هینانە ناوی ئەڤروکە لوانەیە یەکسەر بابەتەکە هەندی دیبێتە تاقیدکردن جارێ ئەهەمیەتە جارە پێشی کوکۆ ناوینانە حکومەت و ئەوا مەسائلانە بیتن گرنگ ئەوە جارێ
برلمان رين تخاره اب كويت هاتي نسحب كرن بديلة وبنشينه ابدي خطوه ايكي بيتن خطوه دوه دي محاولة كان كسكي هل بجيرن ببيت سروك وزير عراقي افكس لانيكم اجر مقتضى صدر برز مقتضى صدر بشوي كراستا وخو بشتواني لنكات بس كدجاتي لنكتن ابها على قد بمواكي هل شيبه حتى صالاكي يعني ربي بضلي مقتضى صدر بيو كسايتي دياري بكره من نابجم اختياره بيد بس او دي محاولة كانت يوا شخص انا هل بجيرن يعني اول شخصي كنا يعني اگر زمان دیش نه هر بیدنگ بید بیدنگ که گرینگه ابر کوانا که شقامی البرانبری بی بجولینی تنم ابا گرینگه ابدیت نامن ویگا بنا به هیچ کسی کی نایت اینان گرینگ او بجاره ابنا با بین پر کرنا با چارچوبه هماهنگی بریا اعلان خوب داد که او کتلای کی اتناف برلمان عراق ده ابا خطوه دویه خطوه سه محاوله بکتن قال هر دولان دیکه ابد کو انقاذ الوطن بوشك طبعا بشتيكو روتي صدر ليتشو دري افتح حالفه وكو مروفه كيلياتي دو بيهبون بيغ ليتشو دري انو كاوت حالفه دي بايك بي ما با جارك يعني ابها او دي محاوله كان اواش رازي كان بينا دي بروسيدا داكو على قد ولا كان حكومتها دهاتو يعني اوسر وزير دهاتو هندك فشار الشقامي سركين ببيتون هندك فشار حزب الله السياسي سركين ببيتن بديتنا من ابدا بخطواتنا جور البراكبن يا ديكا دي وقت ابو قناغنا تيبرين بقناعه داما دي او شين كساكي هل بجيرن كو كساكا نخو اجت بيت بو حقيقتهم افرو مفروزه مادن بديتنا من ابا اخر نابي ما اخر فرصه بس احتمال اخر فرصه بيت بو تشارچوبه هماهنگي كاو في حكومة بيك بينيتن أو خلت يتبري نكاتنا كرن شهر سر بكتن واطمئنانا كي بدتا خلكي عراقي. بله كورتا چند لو حكومتي دا توي كشارچوي همانجي بيشينه بشداري سرچيه بي و شو بينيمان يعني لأن كردية كان ترى ديك للرابردو دا بجبون بسر أو دا بجبوني مالي الشيعية كرد رولي شيء بي كاك ديار نكهرتني كرد سيدا بلكم من قدرتا پیشتر اب حلیف تقلیدی چه ناف کردا دا و چه ناف شیعه دا و چه ناف مالا سنی دا کفتنا رکبریه بالملانه پشتی به البجارتنا 2021 ابدید نامن نك هرتني كرد حتى مالا شيعيش نابين خدا اتراده که حتى مالا سنيش نابين خدا ابد بيت هلا كدي بيك فرين نفخار جاره كدي كا وبچنت في بروسه دا چوكا وكي ما قلتي حكمتها زورينا اجتماعيه سياسي سر نگرد واتتو برف حكمتها توافقي دي چيم حكمتها توافقي ام وكو كرد گرنگا جاره كدي بزفريناف لكتي جاش ندخل جارة كودي وبرتو بلا نتشينا في بروسيدا بالكم بيجرتي بتشين أجام إجرتي بشين دشين بتر مرجع خو فارس كان سربي حكمتها دهاتو ودشين بتر دس كفتابو جالي كردستان دس خو بيخين دس خوش كاك ديار سباس كم ديمو خدمة جنابت كاك عطا مسألة أويك بون منا أو جريمات شو كبيشتيج أماجد بيدال خسكانت أو شاوديراني دو خيارات زور باسيوا كان يعني أجد شوي همانجيج نيتواني حكومة بيك بينه ئیتر بەدیلی کۆتایی ئەوەیە کە بەرەو هەڵبژاردنیشی دیکە بڕۆین بەڵام ینی ئەم هەڵبژاردنە ئەوەی کە ینی لێ ئەڕوانرێت وەکو جەنابی شت تیشکە خسە سەر ینی پێچێ هەمان نەخشە دروست بکاتەوە کە ئەوەی کە ئێستا دەنگەکان و لایەنە سیاسەکان هەیەنایەنە پێت وایە ینی لایەنە سیاسەکان تەقبولی ئەوە بکەن چکە بەڕاستی ینی لەوە چێ هەندێکیان هەندێک لە کورسیەکانیان لەدەست بدەن و ئەو ینی قورسایی کە ئێستا هەیەنە نەیانمێنێ پێ دوایە ینی خەڵکی عراق جارێککە بەرنەوە قۆناغیشی دیکە کەویش هەڵبژاردنە ئەوە موشمانە زانی هەڵبژاردن چۆن کرا لە ڕابردووە کە هەڵبژاردنێشی ینی پێشوەختە بوو لە عراقە بەڕاستی بەتەکید ئێمە لەسەر پرسیاری ڕابردوو بۆ کاک دیار ئەو ناوی ئەو شخصانی کە دێ ڕەئی سەید مقتەدا ئێمە بیرمان نەچێت لە چەندمانگی ڕابردوودا مستەفا کازمی سەردانی سەید مقتەدای کرد و جۆرێک لە ئەوکەشی بۆ وەرگرتبوانێ بەپێی ڕاگەیاندنەکان و ئەوانە کە بمێنێتەوانێ ینی پێشتر بۆیە مستەفا کازمی ڕەنگە ئەو چانسەی زیاتر هەبێت لە مالیکی ئەگەر حکومەتیش دروست نەکرێ بمێنێتەوە وەکو خۆی یعنی ئەگەر حکومەتیش دروست نەکرێ مستەفا کازمی بمێنێتەوە بەنسبەت هەڵبژاردننی پێشوەڵی لەسەر ئەوی مستەفا کازمی ئەمێ هەر ئیزافەیەک بۆ قسەکانی بەڕێز ینی هەواڵەکان وایە وەزانێریەکانی ژوایە چوارچەوەی هەمانشی قسەیان لەگەڵ کردو پەیوەندیشان پێوە کرد چکە بانگیان کردبوو و قسەیان لەگەڵ کردبوو ینی ئەوان تا ڕادەیەک ئەویان پێوتووە کە چانسیمانەوە لاوازە
يعني ئەمە یەکێکە لە ئەمە ئەکەوێتە سەر ئەو پێکهاتەی نەخشە تازەیەی ئەنجومەن نوێنەرانی عێراق کە لە سبەینەوە دیارەدا یعنی بەڕاستی گۆڕانکاری کورسی لایەنەکە تا چەند چوارچەوەی هەماهنگگی داشی سوارە بێت لەوەی کە سەرکەوتوو ئەبێ جارێکتر لە پێکەنانی حکوومەت ئەمە بۆ سبەینێ و بۆ دواتر بەجێمێنێ بەڵام مقتەدا سەدریش جارێکی تر ئەگەر هەڵبژاردن نەکرێ وەکو باسمان کرد من لە پێشتر باسمان کرد کشانەوەی یەک جارەکی نییە لە پرۆسی سیاسیە تەسەوری ئێمە وایە یعنی بەجددی هەڵبژاردنێک ئەبێ بکرێتەوە ئەم هەڵبژاردنە بە هەمان سینناروی ئێستاش بێ دروست بێتەوە بەڵام ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان پێکاتی پەرلەمان جارێکی تر گۆڕانکاری بەسەرا بێتەوە چۆن کاتیانی لە چ ڕوویەکەەوە مەسەرەن لەو ڕۆی بۆن مونا وەکو عرسم کردی ئەمە مووقیفێک بێ خۆش جنابت باست کرد کە لە بەهێزی جارێکی تر بگەڕێتەوە سید مقتەدا بۆی خاڵی بەهێزی خۆی پیشاندا هەم بەرامبەر خەڵکو و هەم بەرامبەر ئەو فشارانەی کە لە سەرێتی وا پیشان نەدا و ئەو بۆی بیکا بە مەکسەبێک بۆ خۆی بەیانی لە هەڵبژاردن بتوانێت دەنگی زیاتر بێنێ ئەمە خاڵێک کە من پێم وانی ینی من ئەڵێم ئەگەر هەر کەسێکی تر وایە نەبووە بکشایەتەوە یعنی تۆ لەوە زیاتر بەتەمای چی ینی دەنگدەرێکی زۆر دەنگی پێداوی خەڵکێکی زۆرت بردوتە پەرلەمان بەشێکی زۆر لە کورسە چۆڵەکانی پەرلەمانت مەشغوڵ کردووە لە شاگیرەکان ئیتر لەوە زیاتر ینی بەڕاستیکەی پێ نەکرێ تەواو ینی بەجددی ئەساس و سەدرەکان کاکەتا ینی بیدایەتی هەڵبژاردن ئەوان خۆیان بە گومان بوون لەوەی کە بتوانەوە هەموو دەنگە بێنن هەموو دەنگەوەسە لە پرۆسەکە دەکشیتەوە بەدڵنیە جا گرفتەکە لەمەیە هەڵبژاردننی پێشوەختە دیسانەوە کۆمەڵێک هەر لەم دەموچوانەیە ئەگەر هەمووشی نەبێ دێنەوە پێشەوە بە هەمان بیر و باوەڕی ئێستەوە بە هەمان بیر و باوەڕ ئێستا خۆجارێکی تر کاینێکی جیاواز نایەتەوە پەرلەمان لە عێراق و یان خەڵکێکی تری ئەوروپی نایە لە پەرلەماندانی بیرکردنەوەی جیاواز بێ و بڵێ بابە من تەنازولم لە هەموو حەقی خۆم کردو بۆ تۆ وەرە حکومەتێک دروستکە بەڵام با لە خزمەتی گشتیا بێ بەڵێ ئەم مشکلەی عێراق تەسەور ئەکرێ بەردەوام بێ تا ئەو کاتەی ڕەنگە بڵێم ئللا ئەبێ لایەنێک خۆی زاڵ کاتەوە لە عێراق ئەنجا ئەو لایەنە بە هەر شێوەیەکە کە بەڕاستی جێگەی داخە لایەنەکان کام لایەنەیان ڕەنگە موسەیتەرتر بێ لە داهاتوو ئەم تەوافقیە چونکە تێکشکات تازە حکومەتی تەوافقی جارێکی تر ڕەنگە نەچێتەوە سەر سکەی خۆی وە مالیکیش نەتوانێ سەرکردایەتی بەشی هەرە زۆری شیعەکان بکە و ڕەنگە چاوەڕوانی ئەوە ئەکرێ هەر لە ناو خۆشیانە بەیانی ئەو لایەنانی کە ئەو ئیتاری تەنسیقیان دروست کردووە لەسەر پێکێنانی حکومەت ڕێی جیاوازیان بۆ دروست بێەوە لەسەر پشک و پشکێنە ڕێی جیاواز دروست بێ بۆیە گەیشتن بە ئەنجام جارێکی تر وەکو ئەیڵێ ماوانێ مستحیلیش نەبێ نزیک لە مستحیل دەست خۆش کاگاتاژە کاگ دیاریانی مەسلەیەشی دیکە بیرمان نەچێ ئەوەی کە عێراق لەسەری بنیان دراوە ڕاستەوەکو جەنابەت و کاگاتا ئاماژەتان پێدا مەسلەی پرەنسیپی تەوافقە و شەراکەتی ڕاستەقینی سەرجەم پێکاتەکان و لایەنە سیاسیەکانە بەڵام ئەمە دیارە بە ئۆکەی هەرێک لە وڵاتی زلهێزی ئەمریکا و ئێرانە کە بوونیان هەیە لە ساحەکەدا بەڵام بیرمان نەچێت لە دوای هەڵبژاردننی ینی پەرلەمانی پێشوەختی عێراقەوە و گۆڕانکاری نەخشەی سیاسی تەواوەتی لە عێراق کۆمەڵێک زلهێزی هەرێمایەتی و نێودەوڵەتی دیکە هاتنە مەسلەی عێراقەوە و ئەوان قسەیان هەبوو لە گۆڕانکاریەکانی عێراقە بوون منە سعودیەکان واروەها وڵاتانی کەندا و تورکیا زۆر بەبێهێزی و لە مەخیرەشدا باز وڵاتی ئوردو نەکرا بەڕاستی پێ دوایە بەریەکەوتنی ئەم هەموو بەرژەوەندیە زلێزەکان و بە تایبەتی ئێران و ئەمریکا کە ئێستا زۆر دوورن لە مەسلەی چارەسەرکردنی دۆسەی ئەتۆمی خۆی ئێران ئەمانە تا چەند پەیوەندی هەیە بە ئاساییکردنەوەی دۆخی عێراق و خێراترکردنی پێکێنانی حکوومەتی نوێی عێراقیەوە حقیقت ئەگەر تو بەرە خوش بکەیەک و ئەف حکومەتەوەکو جەنابەتە ئیشارەت پێداهاتێ دروستکردن سەر ئەساسی تەوافقی مەبەست لێ چ بوو مەبەست لێ ئەو بوو بۆ قۆناغێکی لە قۆناغا متمانە نابینە لایەنی سیاسی جیاوازیەت خۆ بە العێراقی دروست ببیتن و ئەوێت کو بەشی سەرەکی دوێ پرۆسێدا مەگوێتە هاوپەیمان بوون دڵخۆشکردنا ئیرانێت طبعا ئیران پێخۆش بوو عێراق سیستەمێ وێ بێتە گۆڕین بەرەف سیستەمێکی دیموکراسی بچیتن چونکە دزانی ئەگەر سیستەمی عێراقی بێتە گۆڕین عێراق بەرەف سیستەمێکی دیموکراسی چیت سندوقی دەنگدانێ دێ حەکەم بن و سندوقی دەنگدانی اعتیمادی سەر زوریە هاوڵاتیاتکەن هاوڵاتی عێراقی زۆربەیەوە شیعەنە و شیعە ئیرانش سوور سەروی بابەتەی کرد بوو مسبقەن چلانه تنظیمی، چلانه عسکری، چلانه دینی، عقایدی، چلانه سیاسی همو وانا ارضیات گلک خوش بو ایران کو زیترین وقت بیتت ناف عراق ده و هزمون خو تدا فرض بکت و حقیقت بو
و پشتی کو آزاد عراقاتی آزاد کردن هدی دور امریکا تدا تقریبا تهمیش بو يعني حتى راه جيش تهندي انه كيف قابه حتى راه كي عند العراق عند جرينيا قالت بريخو بكيا امن قوميه امريكيه او رابورتات كنتنا بلا بكر رنجا هذا تاثير وهذا اهتمام ندن عراقي وكو جنابته قلتي بديله وهاتنا قرابونا سياسي او بديله واشكينا ابا تركيا امارات تراداكي اردن تراداكي عندك ولات تقندون بس اگر تو فانا براورد بكي تقال ايران قالك الفانا ريكوبيك ثلاث في معادله ده وحسابات السياسيه ده العرض العراقي ده ايران بهسترا البلد عنده حتى في قابه امريكا وايران متفقا كل عراقي سيستمك توافقي ريبه بتشيد بس اواكو جي حساباتها ابيها امريكا بيخوش ترى زياتر طرولة بيتنا يعني أكثريتنا في توافق ده حصاوية بيتن إيران هم محاولات كانت كبتر حصاوية بيتن البلد عندها كانت محاولة بريخو بكيش أب دولة الإقليمية في ديمايواتنا سرخات كخط دوينة هي أمريكا أبونا هم محاولات كران كو أب سيستم التوافق يعني أكثرية العراقي جيب كان موضوعك بوندي بو بتروان فوزي خطويري دابيت بس انجام دا نشيا از الشيء بالمتى بري ايران في معادله دا سركفتبه وامريكاش بيخوش العراق ما يزال سيستمك توافقي بيتن وحكومه التوافقي بيتن شو كالبرتشه وكو كاك بمر وكي كاك عطاش اشاره بدا العراق فيغابي هشتا او حزب الله سياسي اويت كو تاثير الجورابانا سياسي عراقي دايتن همو الفانا تشلاني كردي بالتاكيد وتشلاني شيعي هردوكا هيزر بردسي دايا هردوكا علاقات هينت قوات هردوكا باري هردوكا هيزا جماورية هاي أبلا أنا بهيزن ومتماناش دروس نبوة بين ودا كو حكمتك أكثرية بيت الدروس كرن البربي عندي حكمتها توافقي هشتا باوي ماي بس داكو بشين اف حكمة التوافقي جرينجا بوي او هول بدتن روشنبيلية ديمقراسي زياتر العراقي بلا بابكتن داكو ارزيات خوش بيد بو مستقبلي حكومتها كاكثري بيت الدروس كرن داس خوش كاغ ديار كاغ عطا مسألة بقول بشكل صح نانا ساية ان شاء الله سلامة بي مسألة يعني بيرمان نتشي باراسين برجوندي ولاتان زور جرينجا العراق وبيمان خوش بيانا يعني زوربي لأن سياسيكاني عراق يعني برجوندي هندي لولاتاني هرماتي ورولاتاني كندا وأواني ك خويا بخاوني عراق دزان أما برجوندي كان عند باريزن استا لدواي يعني كشانوي الصدر يعني برجوندي بتايبتي هندي لولاتاني كندا ولا عراق تارديك ديت الدوا ولا برامبردا برجوندي راني كان سركوتو دبيلي رياب پێدوایە ئەو حکوومەتی کە پێک دێ لە داهاتووە گەر گریمان چوارچەوەی هەمانجی پێچێنە لەگەڵ سونە و کوردیش بەشدار بوون ئەگەر بەرژەوەندی هەندێک وڵاتانی هێرێمایەتی وەکو سعودیە و وڵاتانی کەندا وەکو تورکیا بکەوێتە ننجێەوە ئەمانە هیچ کاریگەریانە بێ لەسەر ڕووخاندنی ئەو حکوومەتە من ئەگەر جنابت لات بێ باسم کرد ینی باسی دیبلۆماسەتی مالیچیم کرد لە وڵاتانی کەندا و عەرەبەکان چی لێ دێ بەڵام ئێمە باز لەوە بکەین ینی بەڕاستی ئەم حکوومەتەی کە دروست ئەبێ جارێکی تر وەکو کاکدیار ئاماژەی پێکرد تا چەند ڕەزامەندی دەرەچی لەسەر ینی خۆم بۆ خۆمان عراقش خۆی ناتوانێت خۆی لەو ڕزگار کا و بیشارێتەوە کە بەداخەوە ینی لە دوای 2023ەوە بۆتە گۆڕەپانی تاودانی ئەسپی سیاسەتی وڵاتانی ناوچەی و دنیا ینی بەجددی و بە ئاشکراژەوەی کەوترا و هەموو جارێکی ژەوتری ناوی ئەمریکا و ئێران دێ و ڕەنگە بەرژۆندی خەڵکی تریشە بێ بەڵام ئەمریکا و ئێران و جێپەنجە و نەخشیانە بووە لە عێراق و لە دانانی حکومەت و لە دانانی شەخص بۆ سەرۆگۆزیران و ئێستا بڵین ئەگەر مالیکی ئەم حکومەتە دروستەکە وا باوە ناوزە دەکرێت کە لە ئێران نزیکتر چوارچەوەی هەماهنگگی بەو پێی کە مقتەداسەدیش خۆ بە جۆرێک لە جۆرەکان لەگەڵ ئێران ئەو دوردەنجی نەبووە سەردانی تاران و قوم و کوێی کردووە پێشتر و لەوێژیا بەڵام مقتەدا سەدر ئەم جارە وای ئاشکرا کردووە کە ئەوێ دەستی ئێران و ئەمریکا و هەموو دەرەوە لە عێراق دوور خاتەوە عێراق بۆ خۆی بکەوێتەوە سەرپێی خۆی و ئەم خاڵی دیموکراسیەتە بەهێزەی کە ئەو دەستی دابووە و باسی لێ کرد باسی لە ئەغلەبیەت ئەکرد ئێمە بەپێی ئەوەی کە باسی ئەو باسی کرد بەپێی ئینتیخابات زۆرینەین و زۆرینەش بۆی هەیە حکومت پێکبێنێ لەگەڵ هاوپەیمانەکانی بەڵام ئێمە جارێکی تر ئەوەمان بینیەوە کە ئەویش دیسانەوە سەرکەوتو نەبوو ینی عێراق حکومەتی تەوافقی پێویستە ینی لایەزالیش پێویستێتی چونکە مالیکیش ئێستا بەیانی ئەگەر حکومت پێکبێنێ بەبێ کورد مەحاڵە ینی بتوانێ بەبێ کورد حکومتێک لە بەغا حکومڕان بکە و هەرێمی کوردستانیش ئیدارە بدات
کە لە چوارچێوی عراق وەکو وڵاتێکی سربەخۆ کە بەداخەوە خاوەن سیادەیەک و سەروەریەکی متەکامیلی ژنی عراق تا ئەساوی ئەی بینین ینی بە بەرچاوی هەموو دنیاوە ڕۆژانە بە هێرشەکرێتە سەری بە موشک بە درۆن بە تیارەوە لەشکرچێشی جێیشی ژەکرێتە ناو وڵاتەکەیەوە کەواتە عراق خاوەن سیادە و سەروەریە متەکامیلە نییە بەڵام لەگەڵ ئەوەشە عێراقێک لە بەغدا ناتوانێت بەبێ تەوافق لەگەڵ کورد و سونەژ وڵات بەڕێوە بەرێ ینی ئەگەر ئەو کاتار حکومەتی خۆی بێ بۆیە ئەم تەوافقا ئەبێ بپارێزرێەوە من پێم وایە جارێکتر ئێڵێنەوە ئێرانیش نایەوێت کەس پراوێز بخرێ بەو شێوەیە چونکە ئەزانێ گرفت لە ناو عراق دروست بکە گرفت بۆ لە ناو عراق دروست بوو ڕەنگە سەرڕێشە و سەرقاڵی بۆ ئەوش دروست بکات چونکە ئێرانی بە جۆرێک لە جۆرەکان بەشێک لە خاوەنددارێتی عراق وازانێت بۆ خۆی ئەگەڕێت ینی وایە چونکە کە تۆ خاوەنی قسە بووی لە عێراق و خاوەنی بەرژەوەندی بووی لە عێراق و خاوەنی شعبیەت بووی لە ڕووی مەسهەبیەوە لە وڵاتێکی وەکو عێراق دراوسێتە و نفوزێکی زۆری هەیە لە عێراق و خەڵک بە ئاشکرا لێرە ڕسمی سەرکردەکانی ئێران بەرزەکاتەوە لە مەسلحەتی ئەو وڵاتە ئەپارێزرێ لێرە بە ئاشکرا یاریزانەکانیش بە دڵی و خواستی ئەوە جوڵێن بەتەکید ینی کەواتە ئەمە ناکرێ ئەوەی کە سید مقتەدا ئەو دروشمەی کە هەڵی گرتبوو ڕەنگە بۆ ئەم قۆناغا بۆ ئەم دۆخەی ئێستای عراق ڕەنگە ئاسان نەبوو بێ بۆیە پاشەخشەی کرد ینی بەشێکی لەوە ڕەنگە وتبێتی تێگەیشت بێت لەوەی کە ئەمی بۆ ناچێتە سەر ئاسان نییە تاوان دوای بیرکردنەوە و بڕاردانێک لەوانەیە ئەنج ئەمەی کردێ بۆیە ئەم حکومەتی تەوافقی کە پێک دێ بە بێگومان ئەبێ ئێران ئۆکەی لەسەر بکە و سەحی لێبدا و ئەو شخصی کە ئەشبێتە سەرۆگۆزیرا من بۆیە باسم لەوە کرد خۆ ڕەنگە کازمی پێشتر زۆر بەدڵی ئێران نەبوو بێەوە کازمی زۆر خاوەنی نفوز و کورسی و دەسەڵات و حیزب پشتیوانی نەبوو بێ بەڵام بە تەوافق بازەکە لە سەرشانی نیشتەوە هێنا بەتەکید ینی لەبەر ئەوە ئێران ڕۆڵی گرنگی هەیە و زیاتر لە ئەمریکا ژێستا ئەمریکا ڕۆڵی هەیە بەڵام ئێران ڕۆڵەکەی زیاتر بووە لە بەڕێوەبردننی عراق وەکو پشتی کەواریسەوە با بڵین بۆیە ئەو حکومەتی کە پێک دێ بێگومان ئەبێ ئۆکەی ئێرانی لەسەر بێ و ئێرانیش ئاشکرایە ئەوەی کە ئێستا هەیە ڕەنگە لەگەڵ ئەمان نزیکتریەک هەیە دەست خۆشکاتاژیانم وەکو دواسەرنج و پامی تۆرم گرت ئەچمە لای کاک دیارەکەی دواسەرنجی کاک دیار ئەگەر لە ماوەی کەمتر لێ خولەکە پێم بڵێ سپاس دەکەم من بديتنا من حلنينا إلا دبي بوفي مرحلة حكومتك توافقي بيت دروس كرن الفي حكومتها توافقي دا بديتنا من جرينجا تشارشوبي همانجي أبي فرصة استغلال بكتن وهول بدت حكومتك تشكيل كت أف حكومتها خدمتها خلكي كردستان وعراق وقشتي دابتن وأف حكومتها بشتن وانا كوكيانا أبدنا برا مكونات هرسكت عراقي دا كيم بكت وحكومتك بيد خدمات ابو خلكي بيش بكت ابدي وليكت كو عف حكومتها بشت عمري خدريش كت اگر ابي نكتن ابا وانا فرصتك جارك ودي بدوباره نبي تبع وعراق خد نكت برف عقارك زوري خراب سپاس بو براني برسم كاك دياراكري چاوديري سياسي كلا اكري لقال ما بي سپاس بو كاك عطا عبد الله نوسر چاوديري سياسي لسوتو لقال ما بي سپاس بله بينراني بريس القيم شي بانوراماتان پیشکش کرا میشه ساغ و تندروز باش خواتان لقال